بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیوی و بەرنامەی کرێکار کاتان باش بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی کرێکار بە یەکەوەی یان لەبەرێک کە توانای بیرکردنەوە و ئەندێشەیە و بۆ بەقاو جێگیرکردنی ژیانێکی شیا و ئاسوودە هەوڵ و داهێنانی بەردەوامی بە درێژایی هەزاران ساڵ لە ئارادا بووە هێشتاکە بەو ئاستە لە تێگەیشتن نەگەیشتووە کە لە مانای ناوەکەی واتە مرۆڤ بە مانای واقعی وشە تێبگات و لە کردەوەدا ڕنگدانەوەی ببێت. ژنان ڕەگەزی بەرامبەر بەهۆی بوونی یاسا حکوومەتی و ئاین و کەلتورە نەریتیەکان و زاڵبوونی کەشی پیا و سالاری و دژەژن لە کۆمەڵگا بە تەواوەتی مافیان لەبەرچاو ناگیردرێت. سەرباری ئەمانەش توێژێکی چەوساوەتر لە نێوان ژنان بەگشتی واتە ژنانی کرێکار بوونیان هەیە کە زۆر کێشەی جۆراوجۆر بەرۆکیان پێیان گرتووە و مافەکانیان بە شێوەی یاسایی و نایاسایی پێشێل دەکرێت. پرسی ژنانی کرێکار تەوەری ئەم جارەی بەرنامەکەمانە. سەرەتا هەواڵە کرێکاریەکانی ڕۆژانی ڕابردوو. کرێکارێکی کوردی کوردستانی باشوور لە زیندانی کۆماری ئیسلامیدا. شارومەندێکی شاری کەرکووک لەلایەن دادگایەکی کۆماری ئیسلامیەوە بە 33 ساڵ زیندان مەحکوم کراوە. بەپێی هەواڵی کەمپینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی مەریوان عەبدولکەریم ڕەزا شارومەندێکی کوردی خەڵکی کوردستانی باشوور سەر بە شاری کەرکووک کە بە مەبەستی کرێکاری سەردانی شاری تارانی کردبوو لە لەقی 28 دادگای ئینقلابدا بە بەرپرسایەتی دادوەر موقیسە بە تۆمەتی هەوڵدان دژی ئاسایشی نەتەوەیی بە 33 ساڵ زیندان مەحکوم کرا. سەرچاوەیەکی ئاگادار لەم بارەوە ڕایگەیاندووە کە ئەو شارومەندە کوردە بە مەبەستی کرێکاریکردن سەردانی ئێرانی کردووە و هەروەها لە شاری تاراندا سەرقاڵی کرێکاری بووە، بەڵام بەبێ هیچ هۆکارێک لە دادگایەکی نمایشی کۆماری ئیسلامیدا بە زیندان مەحکوم کراوە. ئەو زیندانیە کوردە لە ڕێکەوتی نوێی سەرماوەزی 1391 هەتاوی بەدەستی هێزەکانی ئیتلاعاتی ڕژیم دەست بەسەر و دواتریش بۆ گرتوخانەی ئیتلاعات لە شاری کرماشان گواسترایەوە. بە دوای 45 ڕۆژ دەست بەسەربوون لە ئیتلاعاتی شاری کرماشاندا بۆ ژووری تاکەکەسی 209 دەگوازرێتەوە و بە ماوەی 9 مانگ لەوێدا لەژێر تونترین گوشارەکانی هێزەکانی کۆماری ئیسلامیدا بوو، دواتریش بۆ بەندی 240 زیندانی ئێڤین گواستراوەتەوە. ئەو زیندانیە کوردەلاوە لە دایکبووی ساڵی 1367 هەتاوی و خەڵکی شاری کەرکووکی کوردستانی باشوورە کە لە دادگایەکی نمایشیدا بەبێ هەبوونی پارێزەر و بەبێ مافی پارێزەریکردن لە خۆی بە 33 ساڵ زیندان مەحکوم کرا. جێگەی باسە ئەو زیندانیە کوردە چەندین بار نامەی بۆ نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی دادوەری نووسیوە کە بۆ هەرێمی کوردستان بگوازرێتەوە، بەڵام تا ئێستا وەڵامی خواستەکانی نەدراوەتەوە. سەقامگیری و هاتوچوو لە 15 کیلومتری سنوورەکانی ورمێ قەدەغە کرا. حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لە جیاتی بەدووەداچوون بۆ خواستەکانی خەڵک و چارەسەرکردنی کێشەکانیان بکات بەردەوامە لەسەر پەرەپێدانی هێزی ئەمنیەتی خۆی و هەر لەم پەیوەندەشدا فەرماندەی هەنگی سنووری ورمێ ڕایگەیاندووە لە سەرەتای ساڵی داهاتوو عەشایرەکان لانی زۆر تا 15 کیلومتری سنوور دەتوانن بۆ ئاژەڵەکانیان لە لەوەرگاکان کەڵگوەر بگرن. مافی جێگربوونیان لەو ناوچەیە نییە. هەر کۆڵبەرێکیش لە سنوورەکان ببیندرێت ئەو مافە بەهێزەکان دراوە کە تەقەیان لێ بکەن. بەپێی هەواڵی نیسان نیوز محەڕەم ڕەجەبی وتوویە لە سەرەتای ساڵی 94 هەتاوی عەشایری ئەو ناوچانە بۆیان نییە کە تاکو 15 کیلومتری سنوور ئاژەڵەکانیان بهێننە لە وەرگاکان و بۆ خۆشیان لەو مەودایە کە دیاریمان کردووە جێگر ببن. ئەو فەرماندەی هێزەکانی کۆماری ئیسلامی وتیشی دەستمان داوەتە دروستکردنی کۆمەڵێک بورجێکی نوێ و ئێستاکە بەسەر 95% سنوورەکانی ورمێ کنترۆڵی تەواویان هەیە. جێگای باسە ڕاگەیاندنی ناوچەی قەدەغەکراو لە کاتێکدایە کە گونگلێکی زۆر لە خاڵە سنووریەکان بوونیان هەیە کە سەرچاوی داهاتیان لە ڕێگەی ئاژەڵداری وەرزەری لەو ناوچانە بەدەستدێنن. شایانی باسە قەدەغەکردنی ئەو ناوچانە دەتوانێت ڕێگە خۆشکەر بێت بۆ ڕووخاندن و چۆڵکردنی گوندەکانی سەرسنوور، کوشتنی دانیشتوانی ئەو گوندانە بە بیانی پێشێلکردنی یاسا و ئەمنیەتیکردنی زۆرتری ئەو ناوچانە. بۆ پشتڕاستکردنەوەی ئەموتەش دەستڕێژی گولە و لێدان و بێڕێزیکردن بە خەڵکی دانیشتوانی ئەو گوندانە لەلایەن هێزی ئەمنیەتی و چەکدارەکانی کۆماری ئیسلامی لە ماوەی ساڵانی ڕابردوو باشترین بەڵگەیە. پاش 4 ساڵ شارۆچکەی سەنعەتی پیشەی پڕهەراکان لە کرماشان ساز نەدراوە. شارۆچکەی سەنعەتی پیشەی پڕهەراکانی کرماشان کە بڕیارە لە سەراو نیلوفەردا بمەزرێت 4 ساڵ لەمەوە پێش لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێرانەوە بڕیاری دروستکردنی دەرکراوە، بەڵام تا ئێستا نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. بەپێی هەواڵی نیسان نیوز
ئەو سێنف و پیشانەی کە دەبێت لە دەرەوەی شار کار بکەن چاوەڕوانی ئامادەکردنی شارۆچکەیەکی سەنعەتی تایبەت بە ئیشەکەیانن، هەروەها خوازیاری دیاریکردنی شوێن و ڕێگای کاری دواهاتووی خۆیانن تاکو شار بۆ ڕۆیشتن بۆ شارۆچکە بەجێ بهێڵن. بە پێی ئەو هەواڵە شارۆچکەی سەنعەتی پیشەی پەرهەراکان لە دەرەوەی شاری کرماشان بە هیچ شێوەیەک لە بەراورد لەگەڵ تێپەڕبوونی 2 ساڵ لە دەست بەکاربوونی پرۆژەکە سەرکەوتنی پێوە دیار نییە. ئەمەش لە حاڵێکدایە کە بڕیار بووە تاکو کۆتایی ساڵی 89 هزار پیشەی پەرهەرا لە ناوخۆی شارەوە ڕەوانەی دەرەوەی شار بکرێت، بەڵام جێگە و شوێنی کاری داهاتووی ئەوان هێشتا نادیارە. داخرانی کارخانەی فولادی ئاستارە بێکاری 25 کرێکاری بەدواوە بووە. کارخانەی فولادی ئاستارە پاژێک حوتو بەرهەمی میلگەر داخرا. بەپێی هەواڵەکان پاش داخرانی کارخانەی فولادی ئاستارە 25 کار کە بە گرێبەستی ڕاستەوخۆ لەو کارخانەیە سەرقاڵی کاربوون بێکاربوون. بەڕێوەبەری ئەو یەکەیە هۆکاری داخرانی ئەو کارخانەیە کەمی سەرچاوی ماڵی ڕاگەیاندووە. بڕانی ئاوی خواردنەوە لە سەقز نیگەرانی خەڵکی لێ دەکەوێتەوە. لەگەڵ ئەوەی ماوەی 2 ڕۆژ لە شاری سەقز ئاوی زۆربەی گەڕەکەکانی ئەو شارە بڕاوە، بەرپرسانی پەیوەندیدار هیچ هەنگاوێکیان بە مەبەستی چارەسەری ئەم کێشەیە هەڵنەهێناوەتەوە. بەپێی هەواڵی گەیشتوو لە سەقز ماوەی 2 ڕۆژە ئاوی زۆربەی گەڕەکەکانی سەقز لەبەر کەمتەرخەمی بەرپرسانی ئیدارەی ئاو بڕاوە و زۆربەی خەڵکی ئەو شارە لە وەزعەتێکی نالەبەردان، لەگەڵ ئەوەی کە بەشێکی زۆری خەڵک تا ئێستاکە ناڕەزایەتیان لە بڕانی ئاو لەو شارە دەربڕیوە، تا ئێستاکە هیچ هەنگاوێک بۆ چارەسەری ئەم کێشەیە لەلایەن بەرپرسانی پەیوەندیدار نەگیراوەتە بەر. نیگەرانی لە نەبوونی ئاو لەم شارە تا ئەو ڕادەیە ڕۆیشتووە بەشێکی بەرچاو لە خەڵکی ئەو شارە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ناڕەزایەتیان دەربڕیوە و داوای چارەسەری خێرای ئەم کێشەیە دەکەن. دەست بەسەرکردنی 22 کۆڵبەری کورد لە قەسری شیرین. لانیکەم 22 کۆڵبەری کورد لە پارێزگای کرماشان دەست بەسەر و هەزاران دلار پوڵ و کەلوپەلیان بەدەستی هێزە نزامیەکانی کۆماری ئیسلامی دەستی بەسەرداگیرا. بەپێی هەواڵی نیسان نیوز، یاوەر محەممەدی فەرمانداری شاری قەسری شیرین سەر بە پارێزگای کرماشان ڕێگەیاندووە دژایەتی هاوردنی کەلوپەل بەدەستی کۆڵبەرانی کورد لە ناوچەی قەسری شیرینەوە دەکەین و چاوەدێری و پشکنینیان لەو ناوچانە زیاتر دەکرێت. جێگەی ئاماژەیە ئەو بەرپرسەی کۆماری ئیسلامی بە دوای ئاماژەکردن بە دەست بەسەرکردنی 22 کۆڵبەر و کاسبکاری کورد و دەست بەسەڕاگرتنی 64 ماشین. لە درێژەی قسەکانی داوتی لە دەستگای دادوەری داوامان کردووە تونترین هەڵسوکەوت لەگەڵ ئەو کۆڵبەرانە بکرێت. جێگەی باسە ساڵانە دەیان کۆڵبەری کورد بەدەستی هێزەکانی ڕژیم دەکوژرێن و بریندار و دەست بەسەر دەکرێن و پێشتری ئەحمەد شەهید هەواڵنێری تایبەتی ڕێکخراوەی نەتەوە یەکگرتوەکان سەبارەت بە پێشێلکردنی مافی مرۆڤ بەدەستی کۆماری ئیسلامی لە پەیوەندی لەگەڵ گوشار و دەست بەسەرکردن و هەروەها کوشتنی کۆڵبەرانی کورد بەدەستی هێزەکانی کۆماری ئیسلامی مەحکوم کردبوو. کرێکارانی ئێران مانگانە نزیک بە 1 ملیۆن کەمی بودجەیان هەیە. کرێکارانی تارانی بۆ دابینکردنی تێچۆکانیان مانگانە 822,000 تمەن و کرێکارانی دانیشتی گوندەکانیش 92,500 تمەن کەمی بودجەیان هەیە. تاران 70% حەقدەست سەرفی کرێخانوو دەبێت، پتر لە 50% کرێکاران بیر لە پیشەی دووهەم دەکەنەوە. بە پێی راپۆرتی ناوەندی ئاماری ئێران نیوەنجی تێچووی مانگانەی بنەماڵەیەکی شارنشین 1,822,000 تمەنە و تێچووی مانگانەی بنەماڵەیەکی گوندنشین 1,92,500 تمەنە. بەوتەی عەلی ڕەبیعی وەزیری تەعاون و کار و ئاسوودەیی کۆمەڵایەتی لانی کەمی حەقدەستی کرێکاران لە ئەم ساڵدا 608,900 تمەنە و لە واقعدا لانی کەمی ئەو پوڵی کە کرێکاران مانگانە وەریدەگرن 1 ملیۆن تمەنە. بە هەڵسەنگاندنی راپۆرتی ناوەندی ئامار و وتەکانی ڕەبیعی مانگانە 822,000 تمەن کەمی بودجە لە نێوان کرێکارانی شاری و 92,500 تمەن لە نێوان کرێکارانی گوندنشین بۆ دابینکردنی بژێوی مانگانەی خۆیان کەمی بودجەیان هەیە. جێگری سەرۆکی کانونی باڵای ئەنجومەنی سینفی کرێکارانی ئێران بە ئاماژەدان بە بڕی ڕاگەیەندراو لە راپۆرتی ناوەندی ئاماری ئێران دەڵێت بە پێی لێکدانەوەکانی ئێمە ئاستی تێچۆکان پتر لە 2 ملیۆن تمەنە. لە ئێستادا لانی کەمی حەقدەستی کرێکارێک زۆر کەمتر لەو ئاستەیە و ئەو حەقدەستە تەنانەت دابینکەری پێداویستیەکانی بنەماڵەیەکی 4 کەسی نییە. جێگەی ئاماژەیە بە باوەڕی کارناسی ئابووری لە حەشیمەتی نزیک بە 12 ملیۆن کەسی کۆمەڵگەی کرێکاری ئێران زۆرتر لە 50% ئەو ڕێژەیە لە تاران ژیان دەکەن. بە وتەی کارناسان لە کەڵان شارەکانی وەک تاران پتر لە نیوەی حەقدەستی مانگانەی کرێکاران سەرفی کرێخانوو دەکرێت.
25 کرێکاری کارخانەی سیمانی بۆکان دەرکران. لە ماوەی 2 حوتەی ڕابردوو 25 کرێکاری کارخانەی سیمانی بۆکان لەسەر کارەکانیان دەرکراون. نیسان نیوز بڵاوی کردوتەوە لە ماوەی 2 حوتەی ڕابردوو بەرپرسانی شیرکەتی سیمانی کیاوان 25 کرێکاری ئەو شیرکەتەیان کە وەک هەواڵەکە باسی کردووە هەمویان لاو بوون لەسەر کارەکانیان دەرکردوون بەهۆی گەمار و ئابوووریەکان لەسەر ئێران و قوڵبوونەوەی هەرچی زیاتری قەیرانە ئابوووریەکان زۆربەی کارگە و کارخانەکان کارەکانیان ڕاگرتۆ توانای درێژەدانیان بەکارکردن نییە و هاوکات لەگەڵ ئەوەش کرێکارەکانیان ناچار بە دەرکردن دەکەن. جێگەی ئاماژەیە دەرکردنی ئەم 25 کرێکارە پاش ئەوە دێت کە پێشووتر 21 کرێکاری کشت و سەنعەتی شاری مەهاباد و 12 کەسی دیکە لە کرێکارانی کارگەی ڕستن و چنینی پەردیز لە سنە لەسەر کارەکانیان دەرکراون. خۆشەویستان لەگەڵمان بن بۆ درێژەی باسەکەمان. هەروەک لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد ژنانی کرێکار لە کۆمەڵگای ئێران و کوردستانی ڕۆژهەڵات تووشی کێشەی بێئەژمارن کە یەک لەوانە خودی نەبوونی کارە. بەپێی ئامارە فەرمیەکان بێکاری ژنان لە بەراورد لەگەڵ پیاواندا 2 بەرابەرە و ڕێژەی خوازیارانی کار لە نێوان ژناندا ڕوو لە زیاد بوونە. بەڵام وەرگرتنی ژنانی کرێکار لە کارخانە و یەکە بەرهەمهێنەرەکان لە ئاستێکی زۆر نزمدایە و وەڵام دەرەوەی ژنانی جویای کار نییە. لێرەدا ڕوو لە میوانی بەرنامە پرسیار دەکەم. بەپێی راپۆرتی نوێی ناوەندی ئاماری ئێران نرخی بێکاری ژنان لە مەودای ساڵەکانی 84 بۆ بەهاری 93 هەڵکشانی بەخۆوە بینیوە و لە 32.6% بۆ 43.4% بەرز بووەتەوە. بەڕای ئێوە هۆکارەکان دەبێت چی بن؟ بەڵێڕادەی بەشداری ژنان لە فعالیەتی ئابووری و کۆمەڵی وەرەکانی گرنگی گەشەی ئینسانی لە هەر کۆمەڵگای کاکە بەداخەوە ئەم پێوەرە لە وڵاتی ئێران داستێکی زۆر نزمدایە سەرڕایەوەی کە ژنان لە سەردەمی پێش ساپەڕینی 50 هەتاکو ئێستا هەوڵێکی زۆر و بێوچانیان داوە بۆ بەشداری زیاتر لە بەڕێوەبردننی کۆمەلگا بەڵام بە ئێستایشەوە لەمپەرێکی زۆری کولتوری و سیاسی لە بەردەم هەڵسوڕانی ژنان و بەشداریان لە بوارە جۆرەجۆرەکانی کۆمەلگادا هەیە. یەکێک لەو کێشانە باوەڕێکی سنەتیە کە ژن بە ناناوەری بنەماڵە یان سەرپەرستی بنەماڵە نایرێتە ئەژمار ئەمە لە کاتێکایەکە زۆرێک لە ژنان تا سەرپەرستی بنەماڵنەوە بگرە تەنیا ناندەراوەری بنەماڵەکەشیان بن. هەروەها زۆرێک لە خاوەن کارەکان ژنان بەلاوەز و بێهێز دەزانن بۆ ئەنجامدانی زۆرێک لە کارەکان بۆیە هەمیشە پیاوەن یەکەم هەڵبژاردەی خاوەن کارەکانن. لە زۆربەی کۆمەلگاکانیش و بەتایبەت ئەو کۆمەلگایانەی کە دوورن لە گەشەی ئابووری و سەنعەتیان هەنگاوەکانیان بەرەو گەشە و پێشکەوتن زۆر خاوە چشنێک لە دابشکردنی کار و پیشەی لەسەر ئەساسی ڕەگەزبوونی هەیە بە مۆرکی ژنانە و پیاوانە بوون لە پیشەکان درراوە ئەمەش لەمپەرێک لە خاتە سەر ڕێگەی ژنان بۆ کارکردن. هەروەها ژنان بۆ کاری ماڵەوەش کە یەکێک لە گرنگترین کارەکانی کۆمەلگایە هیچ حەق دەستێک وەرناگرن. مافی ئەم بەشە لە کار لە نێو ئامارەکانە بەردەبەرچاو ناگیرێتەوە کاتێک کە بەشێک لەم ژنانە دێنە دەرەوەی ماڵ بۆ کارکردن دەبێت بەشێک لە هێزی کار کەمترین حەق دەست لە خراپترین بارودۆخی کار ئەوێتە نەسیبی ئەو ژنانە بۆیە هەمیشە ڕێژەی ژنانی شاغڵ لە چاو پیاوان کەمترە و ئەو ناوەندی ئامارش کە بۆ خۆتان ئاماژەتان پێدا لە قسەکانتانە لە 2 ساڵی ڕابردووە لە بەرامبەر 800 پیا و تەنیا 14 ژن شاغڵ بووە. ئەمە لە کاتێکایەکە ڕێژەی کەمی ژنانی شاغڵ نایکەوە لەتەک ئەو بەشداری بە چاوەی ژنان لە ڕەوتی خوێندن و بەشداریان لە زانکۆکاندا هەروەها بەرامبەر بە هەر سەپیاوی متخصص تەنیا 21 ژنی متخصص لە کۆمەلگادا بوونی هەیە کە ئەمەش هۆکاری دیکەیە بۆ دابەزینی ڕێژەی ژنان لە بازاڕی کاردا بۆ بەشداربوونی کەمی ژنان لە بازاڕی کاردا. لە ساڵی 88 لایشەوە تەنیا ئەو کرێکارانی کە بیمە کراونەتەوە لە ئامارەکانە ئامارە فەرمیەکانە حسابیان بۆ دەکرێت بۆیە هەر بەپێی یاسای کار کە لە کۆماری ئیسلامیدا بەپێی یاساکارەکانی کۆماری ئیسلامی ئەو تۆلیدی و کارگە بچووکانەی کە کەمتر لە 10 کرێکاری تیابێت لە مافی بیمە و خزمەتگوزاری دەرمانی بێدەرین بۆیە زۆربەی ئەو ژنانی کە لە کارگە بچووکەکاندا بەرهەمهێنان تۆلیدیا کارەکەن لە ئامارەکانە ناویان تۆمار ناکرێتەوە لە ئەو مافەکەم و ناڕوونەی کە یاسای کار لە ئێرانە هەیە نایەنگرێتەوە ژنان بە ساعتکارێکی زیاتر و خدەستێکی کەمتر کارەکەن. و لەم ساڵانەی دوایشدا قەیرانی ئابووری باڵی بەسەر کۆمەلگای ئێرانە کێشاوە زۆربەی کارگە و ناوەندەکانی بەرهەمهێنان ناچار کراون کە هێزی کاریان کەم بکەنەوە یان داخراون یان وەرشکست بوون کە ژنان زیاترین خەساریان بینیوە لە ڕێزی یەکەمی دەرکردن لەسەر کار و بێمافی و نەدانی هەڵدەستەکان بوون.
هەروەها هەمان یاسای کار کە پەسەندکراوی ساڵی 1970 ئەڵێ بۆ ئەو کارگانەی کە کەمتر لە دەکرێکارن هیچ کام لە ئەو سەوانەحی کار و ڕووداوی کارە لەوێ سەت ناکرێتەوە نایتە ئەژمار بۆیە بۆ وێنە لە ساڵی 89 پشکی ژنان لە ڕووداوی کار لە 122 تۆمار کراوە بەڵام لێکۆڵەنەیەکی سەربەخۆ لە یەکێک لەو زانکۆانە دەری دەخات کە ڕووداوی کار و ئەو نەخۆشیانەی کە بەهۆی کارکردنەوە تووشی ژنانە بێت زۆر زیاترە لەو ئامارە فەرمیانە لێکۆڵینەوەی کە پزیشکیارانی شاری هێزم بۆ نمونە ئاماژەیان پێداوە ئەوەیە کە ژنانی کلێکار لە سەنعەتی فەرشتنینە کەمتر لە 16 ساڵ تەمەنیانە و لە ڕۆژە 12 بۆ 16 ساعت کارەکەن لێ زیاتر لە 10 جۆر نەخۆشی پێستی و نەخۆشی چاو و نەخۆشی تەنەفوسی لەنێو ئەم کسانەدا کە لەم بەشە کارەکەن وجودی هەیە هەروەها و ئامارە نافەرمیانش باس لەوەکەن کە 90% کلێکارانی ئەم سەنعەتە ژنان تێکی تێنن بەڵام کەمترین یاسای کار ئەیانگرێتەوە لە ئێران کە بەڕاستی دۆزینەوەی هەلی کار لە ئێستادا و لەم قەیرانی ئابووریە بۆ پیاوان زۆر زەحمەتە بۆ ژنان کە بەهێزی پلەیدوی کار دێنە ئەژمار لە بازاڕی کارە زیاتر قورسە بۆیە کۆمەڵی کۆکاری کولتوری و ئابووری و هەروەها یاسای دەژێژن بە یاسای چاودێری بنەماڵە لە ئێرانە کە بۆ وێنە مادەی 117 یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی نێژت کە ژن بەبێ ڕەزامەندی هاوسەرەکەی بۆ نییە کار بکات کێشەی بۆ ژنان لە بازاڕی کارە دروست کردووە یا هەروەها و یاسانەی کە کاری نیوە وەخت بۆ ژنان یان یاسای مەرەخەسی زایمان بۆ ژنان هەروەها مادەی 5 پەسەندکراوی ساڵی 71 شۆرەی باڵای ئینقلاب لە بواری کارکردنی ژنان هەموو ئەمانە لەمپەری خستە سەر ڕێگای ژنان بۆ بەشداریکردنیان و بەشداری یەکسانیان لەگەڵ پیاوان لە بازاڕی کارەوە هەر ساڵە ڕێژەیەکی بەرچاو لە ژنان کە خوێندنیان لە ئاستی جۆرە ساڵ کردووە بەسەفی دوو درێژی بێکاری زیادە بن و بەهۆی ئەوەی کە یاسا ڕێساکانی بازاڕی کاری دژ بە ژنانە لە دەروی بازاڕی کارە ئەمێنەوە. بیرروڕای گشتی لە وڵاتانی جیهانی سێم بەهۆی زاڵبوونی ئاینە جۆرا و جۆرەکان و بیری پیا و سالارانە ڕێگرە و ئاستەنگێکە بۆ ژنان لە مەڕدە سەبارکردنی مافەکانیان بەرپێگرتنی ژنان لە پەیوەستبوون بە بازاڕی کار و سربەخۆبوون لە بواری ئابووریەوە لەلایەن ئەندامانی بنەماڵەوە کە خاڵێکی زۆر پۆزتیڤ و گرنگە بۆ چالاکانی بواری ژنان و یارمەتی دەردەبێت بۆ دەستەبەرکردنی مافەکانیان کێشەیەکی دیکەی ژنانە. زۆرێک لە ژنانی کۆمەڵگای کوردستان و ئێران بەبێ حەز و ویست و ئیرادەی خۆیان لە ژووری ماڵان بە جۆرایەک زیندانی کراون و سەرقاڵیان کردوون بە منداڵ بەخێوکردن و خاوێنکردنەوە و ششتنی جلوبەرگ و زۆر شتی دیکەی لەم چەشنە. پرسیار دەکەم ژنانی کرێکار و چالاکانی ئەو بوارە دەبێت لە کام بواردا هەڵ بدەن بۆ ئەوەی ڕێژەی ژنان لە ئەرسە جۆرا و جۆرەکاندا وەک پەیوەست بوون بە بازاڕی کارەوە پەرە بستێنێت و بتوانن مافی سربەخۆی ئابووری خۆیان بەدەست بێنن. بەڵێ ئابووری ڕۆڵێکی گرنگە نوێنێت لە ژیانی هاوچەختار بۆیە بەشێکی زۆر لەو مافانەی ژنان کە بە درێژەی سەدان ساڵ خەبەتیان بۆ کردووە لە ڕێگەی سەربەخۆی ئابووریەوە تا ڕادێک دەستەبەرە بێت ئەو ژنانەی کە بە قەڵی کوردەواری خۆمان ناوەندەستیان لە گیفانی خۆیاندایە بە ئاسانی ملکەجی یاسا ڕێسای دژبەژن نابن و دەتوانن ئاسانتر بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن. بەشداری ژنان لە بازاڕی کار ئەگەرچی لە سەرەدا لە سەرەتاکان و لە سەدەی هەژدەی زاینی و شکڵگرتنی سیستمی سەرمایەداری هێزی کاری ژنان بۆ سەرمایەدار بایەخێکی زۆری هەبوو بۆ ئەوەی کە بتوانن ئەوان حەقدەستەکانیان کەم بکەنەوە هەزینەی کار لە سەرشانی خۆیان کەم بکەنەوە لە هێزێکی هەرزانی وەکو ژنان و مناڵان خەڵکیان وەرەگرت و لەو ڕێگەیەوە لە ڕێگەی بازاڕی ڕقابەتی و حەقدەستی پیاوانیشیان کەمە کردەوە. بەڵام ژنان جارێکی تر هاتنە دەرەوەی ماڵە بۆ یارمەتیدانی بنەماڵەوە برنەسەرەوەی داهاتی بنەماڵەکان لە ڕێگەی وەرگرتنی حەقدەستەوە گەرچی کە ئەو حەقدەستە زۆر کەمیش بێت و کارکردنی ژنان لە دەرەوەی ماڵ بووە هۆی ئەوەی کە ژنان لەباری ئابووریەوە کەمتر وابەستەی پیاوان بنەوە کاتێکیش وابەستگی ئابووریە کەمە بێتەوە ژنان ناچارنی ملکەجی کۆتۆبەندی پیاوان و ڕێسای پیاساداری کۆمەڵگا بن. بەڵام لە هەمان حاڵیشدا کۆمەڵی گرفتی دیکە بۆ ژنان وەکو هێزی هەرزانی بازاڕی کار بوونی هەیە نەیانتوانیوە نەتەنیا ژنان بەڵکو پیاوانیش نەیانتوانیوە بەرەنگاری ئەو چەسانەوە بن کە بازاڕی کار ئێستا پێنێ بەسەریانە. پیاوانی زۆر جار بە هەڵا وایان زانیوە کە ژنان ڕقیبی ئەوانن لە بازاڕی کارەوە دژایەتی ژنانیان کردووە. بەڵام گرنگەوەیە کە ژنان کە بەشێکی زۆری چینی کرێکاریش پێکێنن بەردەوام بن لە
داکۆکیکردنی مافەکانیان و هەڵدان بۆ یەکسانکردنی یاساکان. هەروەها چالەکانی بواری مافەکانی ژنان دەبێت هەوڵی زیاتر بدەن بۆ بەرنەسەرەوەی ئاستی وشیاری ژنان و ئاگاکردنەوەی ژنان بە مافەکانیان تا لەو ڕێگەیەوە بتوانن بە هاودەنگی هەوڵی گۆڕینی یاسای دژێژن و نابەرابەر بدەن. هەروەها هەڵدانی ژنان بۆ فێربوونی تەخەسوس و بەدەستهێنانی ئەزمموی کار. ژن کاتێک کە هاتە نێو بازاڕی کارەوە لە جیهانی سەنعەتیدا تحوڵێکی زۆر گەورە لە مناسباتی تۆلید و تەنانەت ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە دروست بوو. ژنان توانیان بە ڕێژەیەکی فراوانتر بەشدار بن لە پرۆسەی بەرهەمهێنان و ئاشنا بن بە مافەکانیان، بەڵام لە هەمان حاڵیشدا ژنان بەردەوام خەباتیان کردو دژی نابەرابەری و نایەکسانیەکان کە لە دژی ژنان لە بازاڕی کارە بووە و بەردەوام ژنان بەڕادەیەکی زیاتر بەشدار بوون لە پرۆسە کۆمەڵایەتیەکاندا. خەباتی ژنانی کرێکار دەستکەوتێکی زۆر باش و بەنرخی بووە بۆ بزوتنەوەی ژنان و 8 مارس یەکێک لەو ڕووداوە گرنگانە بووە کە خەباتی ژنانی کرێکار دروستی کردووە و پاش ساڵها وەکو ڕەمزێک لە بزوتنەوەی ژنانی جیهانیدا هێشتا بوونی هەیە. بۆیە ژنان دەبێت سەرڕای هەموو ئەو کەند و کۆسپانە پاشەکشە نەکەنوە بە یەکگرتوویەکی زیاترەوە هەوڵی دەستەبەرکردنی مافەکانی خۆیان بدەن. حەشیمەتی ژنانی کرێکار لە بازار و کارخانە و یەکە بەرهەمهێنەرەکاندا لە هەڵسەنگاندن لەگەڵ پیاوانی کرێکار زۆر نییە، بەڵام لە ڕاستیدا ڕێژەکەیان زۆر لەوە زیاترە کە ئێمە بە چاو دەبینین. ڕێژەیەکی یەکجار زۆر لە ژنانی کرێکار بوونیان هەیە کە لە ژووری ماڵان و کارگا بەرهەمهێنەرە بچووکەکاندا کە خاوەنەکانیان هاوسەریان کەسوکاری نزیکی ئەوانن بە ڕێستن و چنینی قاڵی و کڵاش و شتی لەو چەشنە سەرقاڵن. ئەگەر بە ناوی شەرەف و شەرع و کۆمەڵێکی دیکە لە موتانە بەر بە سربەخۆبوونی ژنان لە بواری ئابووریەوە دەگیردرێت، ئەی بۆ لەم خاڵانە کە باس کرا گوێ کب دەبێت و هەستە پیا و سالاریەکان ڕاناشڵەکێ. ئەمەش لە حاڵێکدایە کە ئەو کرێکارە ژنانەی کە لە کارگە نافەرمیەکان یان بە دەربڕینێکی دیکە لە کارگە فامیلیەکان سەرقاڵی کارکردنن، نەک بیمەیەکی بێکاریان هەیە، نەک حەقدەستێکی واقعی و موچەی بازنشەستگی و زۆر شتی تر. ژنانی کرێکار لە کۆمەڵگای ئێران بە تایبەت کوردستان بۆ ناتوانن پیشەی خۆیان هەڵی بژێرن و دیاری بکەن. لەبەرەوەی هەڵبژاردننی کار و پیشە بازاڕی کار دیاریەکات و ژنان و پیاوان تەنیا بەهۆی تەخەسوسیان ڕادەی خوێنەواریان یان ئەزمموی کارکردن یان نەتوانن لەو هەلانەی کە بازاڕی کار دیاری ئەکا خۆیان بگونجێنن. بۆیە لە بارودۆخێکا کە قەیرانی ئابووری ئێران و بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستانی داگرتووە و گرانی لە حەقدەست ڕووداوی بیکار لە ئیمنی کار و بێکاری لە ئەشتغاڵ زیاترە مەسەلەی هەڵبژاردننی کار و پیشەی دڵخوازنەوە بە زیاتر لە هەر کاتێک پەراوێزە و لە ئەولەویەتدا نییە و کار بە ئاسانی دەست ناکەوێت. بۆیە کۆمەڵگای ئێمە لە ئێستادا کە ڕێژێکی بەرچاوی کرێکارە بۆ دابینکردنی ژیانی خۆی ناچار ڕوو لە هەر کارێک بکات و تەنانەت ئەگەر ئەو کاریشە لەگەڵ خوێنەواری و مەدرەکی تەحسیڵیەکەیتانێتەوە ناچارە ملکەجی بێت و بۆ بژیوی ڕۆژانەی خۆی ئەو کارێک کە بە دڵخوازیشی نەبێت. بەڵێ بەڕێزان، بە هەموو ئەم کێشە و گرفتانەی کە لەسەر ڕێگای ژنانی کرێکار و چالاکانی ئەو بوارە هەڵتۆقیوە، گەلێک جار بە سازدان و ڕێکخستنی تەشەکولات و کۆبوونەوەی ناڕزایەتی دەربڕین لە بەرامبەر ڕژیمە دیکتاتر و دژە کرێکاریەکان توانیویانە بە بەشێکی کەم لە مافەکانیان وەک کەمکردنەوەی ساعەتی کار و دەستخستنی حەقدەستەوە دواخراوەکانیان بەدەستکەوت بگرن. ئەرکی هەموو تاکێکی کۆمەڵگایە کە خۆی لە هەمبەر مافەکانی ژنانی کرێکار و چینی کرێکاران بەگشتی بەبەرپرس بزانێت و لە هەر بوارێکەوە کە توانایی و شارەزایی هەیە بۆ دەستەبەرکردنی مافەکانیان هەوڵ بدات. خۆشەویستان، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان و بژین بە شادی و سەربەرزی.